یانەی سۆران لە نێو یاریگا و بەردەم هاندەرانی میوانداری یانەی شێخانی کرد. یاریزانانی شێخان بۆ قەرەبووکردنەوەی دوو شکستی ڕابردوو سۆرانیش بە ئامانجی دووەم سەرکەوتن دەستیان بە هێرشبردن بۆ سەر گۆڵی یەکتر کرد. یاریزانانی شێخان بە گروپین یاریان دەکرد و لە خولە چینۆ شێزاد حازم گۆڵی یەکەم یاریەکەی تۆمار کرد. یاریزانانی سۆران ڕیزەکانیان ڕێخستەوە بە چەندین هێرش وەڵامیان دانەوە تا لە خولەکی 38 یاریزان سەیف حەمەد گۆڵی بەرامبەربوونی بۆ سۆران تۆمار کرد. دواتر یاریزانانی شێخان بۆ جاری دوم تۆڕی سۆرانیان هەژان، بەڵام داوەر فیکەی ئۆفسایدی لێدا و گۆڵەکەی هەژمار نەکرد. بەم ئەنجامەش جێمی یەکەم کۆتایی هات. لە جێمی دووەمدا یاریزانانی سۆران هەرزوو دەست پێشخەریان کرد و لە ڕێگای یاریزان عومەر عەبدوڕەحمان لە خولەکی 50 گۆڵی دووەمیان تۆمار کرد. بە ئامانجی ڕاستکردنەوەی ئەنجامەکە یاریزانانی میوان هەوڵی گۆڵ تۆمارکردنیان دەدا، لە بەرامبەردا یاریزانانی یانەی میواندار لە هەوڵی تۆمارکردنی گۆڵی سێم و دڵنیایی دابوون. لە هەوڵێکی یاریزانانی یانەی شێخان داوەری یاریەکە فیکەی چونە دەرەوەی تۆپەکەی لێدا، بەڵام یاریزانانی یانەی شێخان ناڕەزاییان دەربڕی و پێیان وابوو تۆپ بچۆتە نێو گۆڵ. دوای مشتومڕ ئەم جاریان داوەر فیکەی گۆڵ و دوای یەک خولەکیش جارێکی دیکە و بۆ جاری سێەم بڕیارەکەی گۆڕی و گۆڵەکەی هەژمار نەکرد. سەرنجام یاریزانانی یانەی شێخان لە خولەکی 85 یاریەکە یاریگەیان جێهێشت و داوەریش دوای تەوابوونی کاتی یاسایی بە سەرکەوتنی یانەی سۆران بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک فیکەی کۆتایی یاریەکەی لێدا. کردیانە گۆڵ دوایی جەماعەت هاتن، جەماعەتی یانەی سووران هاتن تەهدیدیان لێ کرد، بڕیارەکان پاشگەز بوونەوە و ئێمەش قبول ناکەین ئەوە سکاڵای خۆمان هەبیتن سکاڵای پێشکەشی اتحاد دەکەین. یاریێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە بۆی بینە سەدارە یان ئەوە تا یاریەکانی تریش داخوا چۆنن. بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین بەو بردنەوەیە. بەم سەرکەوتنە یانەی سۆران بۆ خاوەنی 7 خاڵ بە 2 بردنەوە و یەکسانبوونێک، یانەی شێخانیش تووشی سێم شکستی لەسەر یەک بوو. یاریزانانی یانەی سۆران سێ خاڵی دیکەیان خستە سەرهەکبەی خۆیان و نزیک بوونەتەوە لەو ئامانجەی کە دەستەی کارجێڕی و هاندەران داوایان لێ دەکەن، ئەویش گەیشتنە بە خولی نایەبی کوردستان. تەیفور محەممەد، کوردستان 24 سۆران.